ڕێگای گوندی تووتەقەڵە ئەو ناوچەی چەند جارێک بە فڕۆکەی بێفڕۆکەوان کرایە ئامانج. لە بەیانیدا 4 جار دەنگی بۆردومان خەڵکی تووتەقەڵی ڕاچڵەکاند. محەممەد دانیشتوویەکی گوندەکەیە. ماڵی محەممەد نزیکترین ماڵن لە شوێنی بۆردومانەکەوە. بەیانی ئەمڕۆ منداڵەکانی بە دەنگی بۆردومان خەوی بەیانیان لێزڕا. گرمەی هات ئیتر دیار بوو هەنی بۆردومانی کرد. ئیتر لە دوای ئەوە 2 جاریکە وابزەم 4 جار لیدە. ئیتر دەنگ درۆنەکەش هەر هەر لە ئاسمان و ئیتر نازانین بەوا چییە بوو دایم ئەم دەنگەش هەردی عنیەگە لێشی نەدا دەنگ درۆندی. ساڵی پار بۆردومانێکی هاوشێوە لە هەمان شوێن هەبوو. دو هاوڵاتی گوندەکە لەو کاتەدا چوون بە هانای بریندارەکانەوە، بەڵام هەردووکیان بەهۆی بۆردومانەوە شەهید بوون. ئەمیرە کاکەخان خوشکی یەکێک لەو شەهیدانەیە. بۆردومانەکەی ئەم ساڵ برینی لە دەستدانی براکەی نوێ کردەوە. وشەی کرد و ئەلەوەیدا ئاگام لێ بوو بەچام خۆم بەخوا بزدە بت نازام ئەلێ دانیشت بوو. 4 جاری لێداوە 4 جار لەو چەمەی داوە. دەنگە هات پێەوە هیچ دەنگی تیارە شتە هات. ئارە وڵات یارەکە گڤەی هات. شوێنی بۆردومان و شەهیدکردنی ئەو هاوڵاتیانەیە کە ساڵی پار لە کاتی یارمەتیداری بریندارەکان شەهید بوون. ئەلێرانە لیانیاندا بوو لەم دوڕیان ئالم ئەلم دوڕیانە لیانیاندا بوو. بەڵێ هەر چواریان شەهید بوونارەوەڵە. دوان یەکیان خەڵکی گوندی تووتەقەڵ بوو کاگارام کاگ ئیسماعیل خەڵکی سەرچنار بوو. ترسی بۆردومان خەریکە گوندی تووتەقەڵ چۆڵ دەکات. پێشتر 17 ماڵ لەم گوندە دەژیان، بەڵام ئێستا تەنها 6 ماڵی تێدا ماوە. ئەوەی کە بۆردومان کراوە ئەم دۆڵەی پشتی منەوەیە کە تاکو ئێستا چەند جارێک کراوەتە ئامانج. هەرچەندە لە ئێستادا دەنگی فڕۆکەی بەفڕۆکەوان و بۆردومان لەم شوێنەدا نابیسترێت، بەڵام هیچ زمانێک نییە بۆی بۆردومان لەم شوێنەدا دووبارە نەبێتەوە. کارۆن حەمەد کورسا نیوس، گوندی تووتەقەڵ، لا سنووری ناحیە ئاغزەلەر.